بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بارزان وخوشويستانم لخزمة زنجير بابتي آل بيتي بيغمرها صلى الله عليه وسلم جيان بسر أبين باسي أولاد كاني بيغمر ما نكر صلى الله عليه وسلم، باسي أو دوانز إمام ما نكرت كشيعة بإمام خواني أزانا لكاتك ربطيا بالشيعة وإمام أهل السنة جماعة أويك شيعة لسريان أليت ربطي راسينية لكتب أهل السنة جماعة، بلكو ئێمە واجبە لەسەرمان خۆشەویستیمان بۆیان هەبێ و سەڵەوات لە دیداریان بدەین لە نوێژەکانمانە، تایبەت بەبێ سەڵەواتی ئال نوێژەکانمان دانامەزرێ و هەروەها بەشێکە لە عەقیدەی ئیسلامیمان کە احترامی ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بگرین و بکەین. خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشێکن لە ئال و بەیتی خۆشەویست، حياتيان من باس كل بردم جيانكاني هندق لا خزانكاني بيغمرها صلى الله عليه وسلم وستان كيف شنو حياتي الصفية كشي حيي صفية لبروي يهودية أما نظريك تام بدم لسر يهودي ناو عرب وجزيرة عربي دواء شي نسر بابتك ديار يهود لصالي 2 ميلادية ئیتر ئیزدیهاتێکی زۆر گەورە بەرامبەریان کرا و لە هەموو جیهانە پەخش و بڵاو بوونەتەوە. لە ساڵی 2 میلادیەوە لە بەردەستی مەسیحیەکانە ئەتەوسێنرانەوە ئەچەوسێنرانەوە لە هەموو جیهانە، تاکە شوێنێکی ئەمین بۆ ئەوان لە هەموو جیهانە لە دوای هاتنی ئیسلامەوە ژێرباڵی ئیسلام بوو کە ئیسراحەتێکیان تیا کرد و نەفەسێکیان تیا ئەدا. طبعا يهود هۆکاری چی بوو لە هیچ شوێنەکە کە جێی بەخۆی نەئەگرت. لەناو قەومەکانە غەدارترین قەوم بریتیە لە قەومی یەهود، متەکەبیرترین قەوم بریتیە لە قەومی یەهود کە هیچ کاتێک نەبووە لەسەر زەویە ئەو مشکلە و جەنگانەی کە ئەوان دروستیان کردووە مەگەر ڕەحمی خوا أفرمي كلما أوقدوا نارا للحرب أطفأها الله. أجري جنگي وهاي اندروسا كلا سزوي خواب وخو إيكو جاند أجنا إنسانيتي أنت أبرد لنا أبرد حتى استش همان فكرة يهود ك نظري أو هاي أبي لسر زويات تنها خوي هبه كما نظري كي فرعونية وفكري قولي فرعونية كلنا يهودية كان هي نك أصلي يهودية ديانة أديانك أجرنا أصلي دينك وبشك لوانيك لسر خدي دينك أمنا وبتشاكي حتى أم زمنش خوا جل جلاله لقرآن باسي كردون كأهلك أهل إنصاف بوي لنا يثرب كاتك بيغمر صلى الله عليه وآله وسلم تشريف مبارك هجرتك لناو جزيرة عربية يهود زورة، يهود من هي لنجران، يهود من هي ليمن، يهود من هي لناو يثرب خويا، يهود من هي للدروي أو المدينة كبنو نظير بنو قينقاع بنو قريظة بنو نظير وبنو قريظة أم دوانا لقناق وأطرافي ليان لبشتي باولين مدينة. طبعا كبيغمري خواه صلى الله عليه وسلم هجرتك يهود زور بباشي بهوي كتبي خويانوا أزانن كأو بيغمره تصور كان تو سور بزاني أو كسيك بيغمبره هاتوا بوين لهمو داستانا كان حتى لداستاني دايك من خديجة عرزم كردن لكابريك يهودي هاتنا ومكوتي نزيك أو بيغمبره بيت كتشا كان هش كام تافريها كوتن شوي بيبكن نزيك أو كسبيت سرزوي داك ما خديجة ما هل مشي عملته كدواي زواجك أو بيغمر صلى الله عليه وسلم. تصور كخوان بعربيان أو
لإيوة دي بيغمرك شو أم جاري بيغمري آخر زمان لوشي إسماعيل كدت حتمنج لوشي إسماعيل لنوع عربة حتى أيانزاني كلناو خرماكان وسردر إهنة أيانزاني ليثرب وبيدا أكتي كبيغمري خاص الله عليه وسلم تشريفي أرواح طبعا أم آيني بيروزي إسلامك كحكم دا صلاة أقريت دز بس مسلمان نية مسلمان وغير مسلمان لجير إسراحتك بويا وثيقة بيمان ناميك كأفرمون أم بيمان ناميك نسراوة كونترين بيمان ناميك ما بيتوا مسلمانا لكاتي دا صلاة حكمة يعني نسيانا خلقي غير مسلمانيش باسي تياكراو وجودي هيتيا بوي لناو مدينة أوانش وجوديان هو مسلمانان وجوديان هو شر كشتاري زور ولا بينيانا پیغمبری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵی یاسای لەسەر ئەوان دانا و کۆمەڵی یاساش لەسەر مسلمانە بەرامبەر بەوە یەکێک لەو خاڵانەی لەو بەندانەی کە هاتووە کە ئەوەیە بە هیچ شێوازێ لە کاتی حرب و سیلما غەدر نەکەن لە ئەهلی مەدینە غەدر نەکەن لە مسلمانان چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەزانێ قەومی غەدر چۆنن ئەمە وەکو خاڵێکی گرنگ لە بینی هەردووکیانە دانراوە ئەمە ساڵی یەکەمی هیجری دووەمی هیجری سێهەم چوارەم ئەمە درێژە ئەکێش لە غەزوەی ئەحزابە یەکەمین حاڵەتی غەدر لە یەهودەوە ڕوئەدا طبعاً پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنانەت بازاری مسلمانی جیا کردەوە چونکە تەواو سەیطرەی اقتصادیان بەسەر جەزیرە عەرەبیا کردبوو هەرچی پارە بوو لەبەردەستی ئەوانە وهەر لەو زەمانەش حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر کات ئێمە لە سیرا کە باسی ئەەکەین مزگەوتی بینا کرد بەڵام لە پەنای مزگەوتە شتێکی زۆر گرنگی بینا کرد خەتێکی گەورەی ڕاکێشا فەرمووی بە ئەهلی مەدینە هذا سوقكم ئەمە بازاری ئێوە لێرە کار و کەسابەت بکەن حتا یەکێک لە کێشەکانی یەهود لەگەڵ مسلمانانە ئەو بازاڕەیە کە ئیمانداران ئیتر بازارێکی بێ خیانەتیان دامەزران بازارێکی بێ ڕیبا بازارێکی بێ فێڵ کە کاریان لەسەر ئەمە کرد بۆ یەکەمین جار لە کاتی ئەحزابە کە پشتی مەدینە بریتیە لە بەنو نەظیر و بەنی قوڕەیضە هاتن لە پشتەوە غەدریان کرد و لەگەڵ موشکینی قوڕیشە ڕێک کەوتن و قەراری ئەویاندا کە لەو کاتێ ئەوان هێرشەکەن ئەمانش هێرشکە ناڕەحەتترین کاتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ناڕەحەتترین کاتەکان هەموو ئەحزاب کۆبوونەتەوە لە پشتی شتەوە لەم تەڕەفەوە کە هاتوون ئەوە تاتو خەندەقێکێک بۆ کردوون لە تەڕەفی پشتیشەوە خەبەریان هێنا بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بەتەمای غەدرن خۆشەویست هاوڵێکی لە هاوڵان لە ڕوایەتێکە چەند هاوڵێکی نار بۆی تەئکید کاتەوە ئایا شتی وا ڕوو ئەدات ئەبێت سێریان کرد فعلەن بەڵێ خۆیان کۆ کردوێتەوە ئالەتی جەنگیان بەستووە طبعا ئەمە گرفتێکی زۆر گەورەی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزان کاتێک کە خۆشەویست ئەچێتە ناو مەدینە لەو کاتە کە سەرەتای داعوە و بانگەوازە یەهود 3000 چەکداری مسلحیان هەیە 3000 زۆر چاکی جەنگاوەریان هەیە لە بەنو نەظیر و بەنو قوڕەیضە ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە دوای ئەم غەزوەوە لە یەهودی قبول نەکرد چونکە تەواو مادام سەرەتای غەدر دەستی پێ کرد ئیتر غەدر وردەوە درێژە ئەکێش طبعاً بەنو قوڕەیضە ئەترسان زۆر لەوە و ئەوان نزیکتر بوون لە مەدینەوە قەڵاکان هەمووی لە بەنو نەظیر بوو ئەمانە زۆرتر کەوتونە تەختایی ئەوان کەوتونە سەر شاخ زۆر بەنو نەظیر هەوڵیاندا کە قەناعەتیان بەنو قوڕەیضە کرد حتا وتیان قەڵاکانی خۆمان ئەدەین بە ئێوە ئەگەر کاتێ هاتوو لەم جەنگەیە مەسەن شکستمان هێنا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاکتیکێکی زۆر گەورە لێرە تاکتیکی حربی الحرب خدعة بەکارەهێنێ کە یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئیعلانی ئیمانی نەکردووە ئەوان هەروە ئەزانن مشریکە ئیشێکی زۆر گەورە ئەکا لێرە کە ئەویش ئەوەیە گومان دروست ئەکا لە لای بەنو قوڕەیضە و بەنو نەظیر پێیان ئەڵێ بەیانی دوو بەیانی ئەمانە ئەڕۆنەوە ئێوە چی ئەکەن لە ناو مەدینە تووشی مشکلەی گەورەتان ئەکەن ئەمانە خۆشیان لەوە چێ ڕێکەون سڵحکەن
ئەو کاتە تەنها خەتەباری بۆ ئێوە ئەمێنێتەوە بۆ داوای ئەوە ناکەن چەند کەسێک لە لای ئێوە دابنن وەکو بارمتە با گەورەکانیان مناڵی گەورەکانە لای ئێوە وەکو بارمتەوە عینەن هەمان قسە لای مشرکین ئەڵێ ئاگاتان لێ بێ ئەمانە ئەیانەوێ خیانەتان لێ بکەن ئەیانەوێ ئەم بارمتانە بگرن و ئەگەر گرفتێکیان بۆ هاتە ڕەش بارمتەکان تەسلیم بکەن و وەی بارمتەکان بکوژن خۆیان نەجاتیان چەند دانیشتنێک لەسەر ئەم بارمتەیە ڕێک نەکەوتن لەوێەوە ئەوە هەڵوەشایەوە خیانەتەکەیان پێ نەکرا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەجاحەتی هێنا لە دوای ئەوە بڕیاری جەنگی لەگەڵ ئەمانە دا و بڕیاری دەرکردنی لە مەدینە دان بۆیە ڕێگەی بۆ ئەوە کردن یا ئیمان نەهێنن یا مەدینە بەجێهێڵن یا جەنگەک بەشێکیان بە ئاسایی مەدینەیان بەجێهێشت و ڕۆشت یەکێک لەو بنەماڵانەی کە ئەڕۆن ژن و خێزان و ئەوانە لە عائیلەی حوێی کوڕی ئەختەب کە سەرۆکی بەنی نەظیرە ئەڕۆن منطقەی مەدینە وردەوە دەبەجێڵن بۆ قەڵاکانی تر لە یەهود چونکە قەڵا زۆر بوو ئەمە لە مێژووی ئیسلامیە هەتا وەکو زەمەنی عەباسیەکانیش بەشێکی زۆر لە دەوڵەتداری بردن بەڕێوەی دەوڵەت استعانە کرا و هاوکاری کرا بۆ یەهودیانە کاریان کرد لە دەوڵەتی ئیسلامی لە دەوڵەتی ئومەویە لە دەوڵەتی عەباس حتا لە دەوڵەتی ڕاشیدەیە بۆ بەشێکی زۆری ئەمانە موسڵمان بوون هەندێک قەڵا هەیە بە کاملی لە جەزیرەی عەرەبیە لە یەهودیەکان موسڵمان بوون ئەو بوو وردەوە دە جەنگ دەستی پێ کرد دوای خۆیان چوو خۆیان خزانە ناو قەڵاکان لە قەڵاکانە خۆیان بە باشی گرت 20 شەوێ خۆیان گرت لە بەردەم جەنگە دواتر خوا جەل جەلالوهو بە گەورەی خۆی جێشێکی گەورەیان هەبوو ترسی خستە ناو دڵیانەوە وردە شکان دەستی پێ کرد مەجبور بوون بە تەسلیم بوون و شکست لە بەردەم پێغەمبەر صلی الله عليه وسلم بنو النظير ئەولادی هارون پێغەمبەر برای موسا بنو النظير ئەچنەوە سەر ئەو بنو قڕەیضە ئەچنە سەر یعقوبی کوڕی ئیسحاق طبعا هەر یەکێک لە وەچەکانی يهود أتنوى سريشك لبيغمبران عليهم الصلاة والسلام كاتك أم جنگ رويدا يكيك لو أفرتانيك جراب أسيري بريتي للصفية بيغمبري خواه صلى الله عليه وسلم كاتك أم أفرتي جرا شاردي وبيغمبر صلى الله عليه وسلم اشتكي داب السر يفرمون ليرا دابنش خزانة كان يفرمون كأمان بيني زاني من كبيغمبر صلى الله عليه وسلم أيوة أم أفرته بجواز ما مر لقلاكا وما بستي كبو خويبه أفرمي أصحابي بيغمبر صلى الله عليه وسلم كبر النظير هات نخوارو بنو قريظة وشكسيان بسراهن را دواء أو بيغمبري خواه صلى الله عليه وسلم أم أفرتك لم كاتا عمري حفظ الصلاة بلام دوشوي كردو زور أم كلمة ما بستت شكو زور طعن لداك من عائشة أدري مثلا لأنه صاليات شون يا طعن لبيغمبر صلى الله عليه وسلم أدري شون كشيكي لأنه صاليا خواستوا ما جزيرة عربية أفراد كان ينزون شون ما أكن زو جورا أبن نقلنا مسلمان لأنه يهودي شاو هاي بويا دايك من صفية دايك إيمان داران دو شوي بيش بيغمبر صلى الله عليه وسلم كردو هشتا عمري شي حفظ صلاة شوية كم شوي كربة سلامي كوري مكشوحي قرضي لبني قريظة شوي كربوان خوي لأصلا لبني النظيرة شوي كربة بني قريظة كان لقل أوانا هتاوك أوبيا ومرت دواي أو شوي كربة كيبا كناني كوري أبي الحقيق أبي شهر لبني النظيرة واتلا دو طرفه هر دو طرفك شوي كربة آل يعقوب خوشي لكي لآلي هارون أم كناني لجنجي خيبرة كجرة لفتح خيبرة كجرة عمري أم أفرتتشنك حفظ صلاة دوشو شكردو بوجنا بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم خيرها النبي اختياري داية أجر أتوي أزادت أكم بسورة بولاي قومكت شكو بشي لقومك عرزم كذن كأبيان بجيهش الروشتن تي أزادت أكم بسورة بونا قومكت يان أجر إيمانت هنا أزادت أكم دواي أتخوازم كامل هلا بجير أفرمي كم يقوستا صفية دواي فرموي أي بيغمري خواه صلى الله عليه وسلم اختياري إسلامكم وطلبي أواكم للاي توب من مو
فرمي فالله ورسوله أحب إلي من العتق وأن أرجع إلى قومي. خو پیغمبری خوا صلی الله علیه وسلم لا من خوشویسترن لویک اتق کریم و آزاد کریم و نسمو بلا قومك خو نسمو بلا قومك خو لا تؤمن مو. پیغمبری خوا صلی الله علیه وسلم بینی پڵەیەک بە دەموچاوی ئەم ئافرەتەوە سوور بوو وتی ئەو پەڵە چییە بە دەموچاوتە؟ فەرمووی والله یا رسول الله کە ئێوە وردەوردە بەرەو خەیبەر و ئەوانە هاتن لە خەوا خەوێکی سەیرم بینی مانگ لەناو یەثریبەوە لەناو مەدینەوە هاتە دەرەوە بەرز بەوە بۆ ئاسمان و هاتە کەوشی من کەوتە باوەشی من. ئەم خەوم گێڕایەوە کینانی کوڕی ئەبیل حەقیقی هاوسەرم زلەیەکی زۆر توندی لێدام وتی ئەتەوێ شوو بکەی بە مەلیکی عەرەب ئەتەوێ شوو بکەی بۆ کەسێک کە لەناو عەرەبە هەڵ ئەکات و ئەمانە کە موحەممەد خەوەکەی تو ئەمە ئەگەیەنە. تصوری ئەوم نەئەکرد کە بێمە خزمەتی تۆ ئەبم شێوازە ئەم حاڵەتانە ڕوو بدا. طبعا ئەم خەوی مەسەلەی بینین مانگ زۆرینەی خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەویان بینەوە بە مانگەوە پێش ئەوەی کە زەواجکەن لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم. ئەو فترە زەمەنی کە لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمێنێتەوە علەما ئەفەرمون هەر یەکێک لە خێزانەکان حکمەتێک هەبووە بۆ ئەوەی کە خۆشەویستمان بیخوازێ. ئەفەرمون حکمەتی سەفیە دووشتە. یەک ئایا دروستە لە ئەهلی کتاب ئیمانداران ژن بێنن؟ بەڵێ دروستە لە ئەهلی کتاب ژن بێنن. ئەگەرچی ئەمە ئیمانی هێناوە اینجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خواستوێتی، بەڵام ئایا لە خودی خۆیە دروستە لە یەهود لە نەسارای ئەسڵی ئینسان ژن و ژنخوازی کا؟ بەڵێ دروست. حکمەتی دووەمیان دڵدانەوەی ئەم ئافرەتە، چونکە ئەم ئافرەتە باوکیشی و برەکانیشی هەموو لەم شەڕا کوژراوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دڵدانەوەی ئەکا بۆیە لە ڕیوایەتێکە ئەفەرمێ یا رەسوڵ الله من کەسم نەماوە بۆ کوێ بڕۆم هەر لە لای تۆ ئەمێنمەوە ناچمە لای خەڵکی تر لە سێبەری تۆیە بمێنمەوە باشترە. بابەتی مامەڵەکردن لەگەڵ یەهود و نەسارا لە مەسەلەی زەواجە هەندێک جار لە باسی عەقیدەیە لە باسی وەلاء و بەراءە عەرزی ئەوەتان ئەکەم کە وەلاء لە ئیسلامە زۆر گرنگە و بەڕائیش زۆر گرنگە کە ئینسان بەڕاء لە ئینسان ناکە بەڕاء لە کوفر ئەکە. بۆیە جاری وا هەیە خێزانەکەی خۆت کافرەیە محەبەتێ هەیە خۆشەویستیت بۆی هەیە خێزانتە لە پەنای ئەما کە ئەم خۆشەویستیت بۆی هەیە بەڕائیشت کردو لە کوفرەکە. طبعا کۆمەڵی ئەحکامی بەسیط هەیە لە ئیسلامە لەسەر ئافرەتەدا ئەندێ کە یەهودیە یا نەسارایە شوو ئەکا بە کەسێکی موسڵمان بنمونە لە دوای عادەوە خۆی ئەشوە مەسەڵەن بەراز بەکار ناهێنێ لە خواردنەکانە هەندێک لەو شتانە غێری ئەوانە ئیتر خۆی دیانەتی خۆی ئەکا عەبدایەتی خۆی ئەکا چۆن خواناسی خۆی ئەکا مافی ئاینی بە کامیلی پارێزراوە بە دەرەجای مێژووشە بەو شێوازە بووە کاتێک کە ژن و ژنخوازی کراوە تەسەوور کە ئەم مناڵە ماڵە باوانی لەسەری دایکیەوە هەمویان یەهودین یان نەسڕانین. لەوە ئەچێ ئینسان پرسیار کە ئەی بۆ ئافرەتێکی موسڵمان بۆی نەبێ شوو بکە بە یەهودیە یان نەسڕانیە. ئەزان تەنها هۆکار یەک شتە ئەویش ئەوەیە کە هیچ زەمانەتێک نییە لە ئاینەکانی ترە ئەگەر ئافرەتێکی موسڵمان شووی کرد بە و زوڵمی لێ نەکرێ، بەڵام لە ئیسلامە تەواوی مافەکانی ئەو ئافرەتە هەیە کە زوڵمی لێ ناکرێ کە کاملی حقوقی دیانەتی خۆی پارێزرا. حتا لە دینەکەی خۆیە ممکنە تۆ ئافرەتێک بێنی پێی وایە عیسا کوڕی خۆی ئەم شیرکە گەورە لەگەڵ ئەوەشە دروستە تۆ مامەڵی لەگەڵ ئاکی لەوە ئەچێ ئەو لە تقوسەکانی خۆیە باسی مەسەلەن ئەبوو ئیلاه و ئیبن بکە مەسەلەن ئەبوو ئوم و ئین یا ئەبوو ڕۆح و ئەوە چکە بەپێی مێژوەکانیان ئەگۆڕێن وەکو لە قورئانە بەیان کراوە هەندێک جار دایک بەخوا ئەزان هەندێک جار جوبرائیل بەخوا ئەزان ڕۆحی قودس. تەسەوور کە مەسەڵەن خێزانەکەت ئەمە بێ بەڵام یاسای بۆ داناوی شەریعەت چۆن مامەڵەکەی بڕواکەن ئەو یاسانەی شەریعەت دایناوە مەجاری وای ئێستا مسلمان لەگەڵ مسلمانێکە جێبەجێ ناکە لە خێزانێکی مسلمانە بەینەما ئافرەتێکی یەهودی نەسارا خێزانی تۆیە ئەبێ ئەو مافانەی ئەوە پارێزراوە بێ مافی دیانەتیشی پارێزراوە مافی دیانەتی. اینجا ئێوە تەسەورەکەن لە ئومەتی ئیسلامیە بیرکەنەوە هەندێک مناڵ کە پەروەردە ئەبن دایکیان یەهودیە یان نەسڕانیە پەروەردەش ئەبێ بە پەروەردەیەکی جوانی ئیسلامیش لە دەوڵەتێکی ئیسلامی. بۆیە بابەتی دەوڵەتی ئیسلامی کە لەو بابەتانەی کە
لراسيا مەگەر خوا ڕەحمان پێ بکات لە زەمەنی خۆمانە سوڵتە و دەسەڵاتی موسڵمان ببینین وەخوا ئەوەندە ئیمکانیەتمان بدەرێت تەواوی سوچەکانی شەریعەت تەطبیقکەین کە ئەڵێم دەوڵەتی موسڵمانمان پێ عەتاکە نەک دەوڵەتی گروپێکی موسڵمان چونکە ناتوانێت ئەحکامەکانی شەریعەت بە کاملی جێبەجێکە گروپ بەڵام ئەگەر ئوممەی ئیسلامی هەموو پێکەوە هەستایەوە لە هەموو کون و قوشبەکردنەکانەوە ئەکرێ کاری لەسەر بکرێ و ئیشی لەسەر بکرێ. لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەو ئافرەتانەی کە لە مەدینە ناچێتە دەرەوە بە هیچ شێوازە وەسەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ ئەکا بریتیە لە دایکمان سەفیە. کاتێک کە ئیمامی عومەر حسەی معاش یا راتب یا عەطیە چونکە لە فقهی ئیسلامیە بە معاش ناوترێ معاش پێوتێ عەطیە وشەی عەطا کەلیمەیەکی ئیسلامی صرفە بۆ معاش بەکاریە بۆ راتب بەکاریە. ئەفەرمێ هەموو خێزانێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم 12000 درهەمی بۆ دانان 12000 درهم لە ساڵێکە چونکە عەطیە مانگانە نییە و لەم ئەخیرەوە کافر و بێدیانە کردیانە مانگانە ئەگەر نە عەطیە ساڵانە بوو یا ساڵی 2 جار 6 مانگ جار بە درێژەی مێژووی ئیسلامی ئەوها بووە کفایەتی ساڵێکی ئەو کەسیان داوە بە کاملی. دوو لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم 6000 درهمیان بۆ دانرا دوو لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم 6000 ئەم دوو خێزانەیەکیان بریتیە لە سەفیە یەکیان بریتیە لە جوێریە کە لە دوێنێ باسم کرد. ئەم دوانە لەبەر ئەوەی هەردووکیان سەبی بوون لە جەنگا گیرا بوون دواتر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازادی کردبوون و خواست بوون هەردووکیان نیوەی ئەوانی تریان بۆ دانرا. ئەحکامی مالی ئیسلامی زۆر دقیقە زۆر حساب بۆ فەصل ئەکا بۆ ئەسڵ ئەکا بۆ نەسەب ئەکا بۆ خزمەتی کەسەکان ئەکا هەموو ڕۆکان لێک ئەداتەوە. اینجا ڕاتب تەوزیعەکە و عەطا تەوزیعەکە. بۆیە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ ڕاتبی ئەم دوو خێزانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەطایان چەندێ بوو 6000 ئەوانی تر هەموو عەطاەکەیان چەندێکە 12000. بابەتی مالی بابەتێکی زۆر قوڵە لە فقهی ئیسلامیە کە عەطیە چۆن تەوزیع ئەکرێ غەنائیم چۆن دابەشەکرێت چی ئەکرێ هەمووی ئەوە بابەتێکی زۆر قوڵە و هۆکاری مەسەلەن زیاد و کەمی لە فقهی ئیسلامیە بەچی دان بە چ پێوەرە بۆ نمونە مەسەلەن ئیمامی عومەر ئەصحابی بەدر هەمووی حسەیەکی بۆ دان چونکە ئەمە ئەوائیلی ئەوائیلن مهاجرین زۆر بە تایبە حسەیەکی بۆ دانان ئەصحابی ئوحد بەجیا ئەصحابی خەندەق بەجیا هەموو ئەمان ئەوانەی قبل الفتح شتێ زیاتریان وەرەگرت لەوانەی بعد الفتح هەموو ئەوانە لە دەوڵەتی ئیسلامیە ئەوانەی کە خزمەتێکیان کردو بە دین پلەیەکیان هەیە لە ناو پێگەیەکی کۆمەڵایەتیان هەموو حساباتی تایبەتیان بۆ ئەکرد. لە کاتی وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حادثەیەک هەیە لە سەفیە لە خزمەتانە عەرزی کەم زۆرم پێ گرنگە. سەفیە لە کاتی سەرمەرگی پێغەمبەر صلی الله عليه وسلم قسەیەک ئەکا ڕنگدانەوەیەکی زۆر گەورەی هەیە. ئەفەرمێ إني والله يا نبي الله لوددت أن الذي بك بي. أفرمي لو كاتب پیغمبر صلى الله عليه وسلم طبعا خوي لحديثك أفرمي بأندازي دوكس لأيوة من آزارم هي دوكس دو برابر آزارم هي والله يا رسول الله أي نبي خوا حزكم أو آزار وزحمتي لسرتوي لسر من بي خزانة كان پیغمبر صلى الله عليه وسلم فغمزنا أزواجه بأبصارهن شاویان لێ ئەوە زیید کردومان یعنی ئەو قسانە مەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر ماندوو بوو فەرمووی لێی گەڕێن فوالله إنها لصادقة قەسەم بەخوا سەفیە زۆر صادقە لەو قسەیەکە ئیک حەزەکە. لەو کاتەشا پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگە نادا کە زوڵمی لێ بکردن. پێشتر حەدیثەکەم عەرز کردن کە جارێک هاتە خزمەتی یا رسول الله زوو پێم بەڵێن کچە یەهودی تیجا تۆش پێیان بڵێ من باوک و برا و خزمم هەر هەموو یەهودی باشە هەمووی لەکێ لە ئەولادی پێغەمبەران و مێردەکەشم پێغەمبەر کێ خوا ئەمەی داوەتی غێری من بڵێ نەسەبم هەرەچێتە سەر پێغەمبەران شوشم کردەوە پێغەمبەران کەسیان ئەمەیان نیان فەضیلەتە. خۆشەویستی دڵمان تەبان زۆر نەرمی لەگەڵیان مامەڵەی کردووە. یەکێک لەو ئافرەتانەی کە تەئسیرێکی زۆر گەورەی هەیە لە زمانی حیسار لەسەر ماڵی ئیمامی عوثمان. طبعا کە حیساریان خستە سەر ماڵی ئیمامی عوثمان تەنانەت ئاوی دەستنوێژیان نەهێشت بۆی بڕۆ تا فیتنەیەک بوو هاتە ناو مەدینەوە تەوقی ماڵیان داو. ئەزان تاکە کەسانێک کە ئازاد بوون خێزانەکانی پێغەمبەر بوون صلی الله عليه و آله وسلم و تاکە خێزانێک لە خێزانەکان
كان آوي أبرد بناو أم حصاريا مجالي أوين أدا كري لي بقرن أي جان إمام عثمان بريتي ولا صفي لو كانت الزحمتي إمام عثمان لصالي وهشتا أفرمي أو نقلت الماء والطعام إلى منزل عثمان هم جاري أو خوارنا كان أبرد آوي أجان دا إمام عثمان لصالي بنجاي كوتشيا وفاتي كردوه سعيد كوري عاص نوێژی لەسەر کردووە هەموو ئەوەی کە مابوویەوە هەرچی شتێتی بەخشیوێتی ئەفەرمێ 2000 دیناری ماو یەکەمین خێزانێک کە وەسیەت ئەکا ئەمە لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەسیەت ئەکاڵێ ئەم 2000 دینارێ من بدەن بە عایشە دایکمان عایشە بۆ خۆی بە دوای ئەوە خۆی چی لێ ئەکا لێ بکە طبعا تصور کە ئەم دوو ئافرەتەکە منافیسی یەکترن لە ژیانە باشە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دواتر مثلا دوای مردن فکرەکانیان یەکیان لەو بەرەیەکیان لە بەرەیەکترە بەڵام لە ئەخیرە وەسیەت ئەکا ئەم ماڵ و داهاتەی کە مامە خۆی هیچ کەسێک نییە لە دوای من بەجێبمێنە بیدەن بە دایکمان عایشە 10 حەدیثی لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ڕیوایەت کردو طبعا وتمان جوێریە لە 10 حەدیثیش کەمتری کردووە زۆرترین خێزانەکان کە حديث الروايات كردو دايك من عائشة 2200 ده حديث الروايات كردو أم تنها ده حديث إلى بيغمره صلى الله عليه وآله وسلم الروايات كردو لحديث كان أم صفية هيش حديث كان لا بخاري مسلم واردني لكتابة كان يتري السنة واردة لا حديث كان كروايات كردو لبيغمره صلى الله عليه وآله وسلم أما كعجزم كردن يش يشتري لدايك إيمان داران كصفية كشيحي كري أخطبة كحوي كوري أخطب جوري بني النظير يهوديا كان أما يكمن خزانة بيغمر صلى الله عليه وسلم كلا غير العربي هنا كبريتيا لا أفريقيا يهودية لا عربنية بيغمر خاص صلى الله عليه وسلم خواستويتي و لغير بابلن ديانتيش كديانتي أسمانيها بو بيشتر أجرنا خزانة كانت جويرية مثلا بيشتر مشركة بو دواتر توبه كردو إيماني هنا أو خواستويتي بلا أميان أديانيكي السماويتر ودينيكي السماويتر ونقلب بو دينيكي السماويتر أما أنهمو آل بيتي بيغمر صلى الله عليه وآله وسلم كإمر لنيوجا كان معنا صلوات الذي داريان أدين خوشمان أون أما ندايكي إيمان دارانا همو أولاد كاني بيغمر صلى الله عليه وسلم همو وشكانيان همو خيزان كاني همو بقورو بالتقديس وكو أهل السنة جماعة سيرك داوا أكن لذاتي باش پروردگار يا ربي خويا لد أبارين ولد ألالين ولا هرچي گناه ما نببورن يا ربي خويا گناه بأشكرا كردو ما نعفو منك گناه بپنهان كردو ما نعفو منك گناه نمان زاني كرد ما نعفو منك گناه زاني من وزيادة روي من كرد يا ربي خويا لمن خوش با يا ربي خويا إيمان من دام زراوك يا ربي خويا درگاكاني خير بسر ما نبكروا يا ربي خويا لد أبارينا ولد ألالينا وبكرمي خوت وبرحمتي خوت وبزي خوت خويا بركتي أسمان وزي بسر ما نبكروا يا ربي خويا لم زمني فتنة وفسادا بنا أقرن بتو توبة من بارزة يا ربي خويا تو بسر همو گناه كان ظالمانك تو قوري خوت خويا تو خود سر برشتي جيان مانك إلهي داود لي أكين بكرم ورحمتي خود قرفت كان من شار سرك أو من بحال مال مال دارك أو من بمنال منالي في عطاك أو من بمنال منالكاني صالحك أو من قرفتي بوي شار سرك أو من قرزار قرزي سرشاني سوك أو من كم رزق حلالي زيادك أو من نخوش الشفاء بو بنير يا رب العالمين يا ربي خويا شفاء بو درد نخوش كان من بنير أويك أي زانين أويك ناي زانين يا رب العالمين خويا لش ساغيكي زور قورة من في عطاك يا إلهي داول لي أكن زليلي سرجة من مكة زليلي دسي نامد من مكة زليلي دسي إنسان كان من مكة زليلي ناو نخوش كان من مكة يا إلهي زليلي ناو قناها كان من مكة يا أكرم الأكرمين يا ربي خويا بأمتي بيغمر صلى الله عليه وسلم قبول مانك بشوان كوتي أول مانقرة لجر سيبري آلاي أو حشر مانك درقا كاني خير بسر مانا بكروا إلهي داواد لأكن بركتي خود بسر أمولات ونجتماني إما ببارنا يا رب العالمين يا ربي خويا جان بيرا كان من برأوك كان يا وكان من هالقلاوك إلهي وزي زرعات من پر بركتك يا إلهي باخو بيستان من پر بركتك مرو مالات من پر بركتك بازار كان من پر بركتك هيمني وآسايش ورحمة بسر دل مانا بسر مال مانا بسر ولات مانا ببارنا يا أكرم الأكرمين
يا ربي خوي أما جسي أما بقينا في غمر صلى الله عليه وسلم يكنا ومن لخزمتي بنا يا أكرم الأكرمين إلهي داوال لي أكين رحم بأمتك كيف يغمر بك صلى الله عليه وسلم يا ربي خوي لم زحمتي ولم نارحتي أنا الرزقار مانك إلهي رحم بمسلماناني غزبك خوي رحم بمسلماناني فلسطينك خوي رحم بمسلماناني السودان بك يا ربي خوي أمشر زحمتياني كروي كروت أم أمته يا ربي خوي قتار مانك لي يا رب العالمين يا ربي خوي أم أجري يهود هلي قرسان وخوي تو خود بيكو جنرو يا رب العالمين يا ربي خوي لغدر فتنة يهود بمان بارزة يا إلهي داود لي أكن بكرمي خوت وبرحمتي خوت وبزي خوت طاعة كان من لقبولك الرجو كان من لقبولك تراويح كان من لقبولك ذكر أوراد من لقبولك نواج سنة كان من لقبولك جماعة كان من لورقرة زكاة وسرفة كان من لورقرة يا ربي خويا داود لي أكين برحمته بزي خوت قبولك زور قور من بدري يا رب العالمين يا ربي خويا لأسمان كان قبول من بدري للزاوية قبول من بدري تو قوري خوت خويا بكرمي خوت وبرحمتي خوت داود لي أكين يا إلهي هرشي حاجيك من هي لم دنيا بو من جيب جيك تو قوري خوت خويا مشغول من مكب الدنيا ويا رب العالمين خويا زمان من كل الدعاء كان دعاء كان بزماني بيغمر صلى الله عليه وسلم خويا أو خوش السيد ضلمان لهمو عمريا هر داوائك اللي كردو إمش داوات اللي أكينو بيمن عطاك أو خوش السيد ضلمان بناي بيقرتوي بهرشتك يا إلهي إمش بنات بيقرينو بنأمن بدا يا رب العالمين يا ربي خويا تشاك كاني دنيا وآخرة الدعوة اللي أكين طلب اللي أكين يا إلهي خود سر برشتيمان كما من دردسي خومان إلهي لقناهي دايكو باكمان ببورة تو قوري خود خواه لقناهي دايكو باكمان ببورة لقناهي براو خوشكان من ببورة لقناهي خيزان وهوسر ومنالو وچمان تا روجي قيامت ببورة يا إلهي داوال لي أكين برحمته بزي خوت درقا كاني خير بسر ما نبكر ويا أكرم الأكرمين إلهي داوال لي أكين لهمو مردو كان من ببورة هركز ما في بسر ما ولا سري يا إلهي لي ببورة لدراوسة كان من ببورة لها وشاري وها ونشتماني وها ولاتي من ببورة إلهي داوال لي أكين برحمته بزي خوت وبكرمي خوت لخشبوني كي زور قورة من بي عطاك خواه لو كاتي أقرين وحضوري تو قوري خود آرامي بسر ما نببارنا خواه داوال لي أكين لسر مرقى آرامي بسر ما نببارنا لنا وقوركانا آرامي بسر ما نببارنا لو كاتي زندوء بينا وخواه آرامي بسر ما نببارنا يا ربي خويا داود لي أكين بناوي جواند وصفتي برز باسم عظمت كرم ورحمتي خود بسر معنا ببارنا ودعاء كان من لي ورقر يا رب العالمين خويا دعاء كان من لي قبولك يا ربي خويا لهمو أمتي بيغمر صلى الله عليه وسلم ببورة تايبد لم رمضان يا إلهي زور أواني بيكسن بينازن كزن دعاء بدوانا بنيري يا إلهي هانا بولايتو إهنين تو قوري خود خويا تو كرمي خود يا أكرم الأكرمين خويا درجة كاني خير بسريانا بكرة يا رب العالمين لي أن خوش بيا أكرم الأكرمين بزي بسريانا ببارينا يا رب العالمين قورا كان يعني برك لا آرامي يا أكرم الأكرمين يا ربي خويا شون لما جيسو لما زقوتا آوا كوت كردينا ولا بهشتا آوا كومان كرو بخزمتي بيغمر من صلى الله عليه وسلم بقينا بخزمتي يارو يا وراني من بقينا بخزمتي آل بيتي من بقينا محبة لدلمانا بو همو أمتي بيغمر صلى الله عليه وسلم زياترك يا ربي خويا أما أهل سنة وجماعة رقما ليك بيغمبر نابت وليك صحابة نابت ويا إلهي ليك تابع نابت وليك عالم وعابد وعارف نابت تو قوري خود خويا بو خوش يسيد المن هاوار لتو أكين تو قوري خود خويا دعا كان من جرابك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا يقول لقناهي من يشري أجبوري خويا لمن قبولك